ئەچینە پیرانشادی خۆشەویست و باس لە فێستیڤاڵی سەرشەقامی زاپەکەین لەنێو پیرانشادا دیارە بۆ ئەم ساڵ دووەمین خولی ئەم فێستیڤاڵە کە تایبەتە بە شانۆی سەرشەقام بەڕێوەچوو وتیایە بەشێکی زۆر لە شارەکان توانیان کە بەشدار بن وەروە گروپە شانۆیەکان توانیان بەژاری تیا بکەن و لەگەڵ کێبڕکێکردنا بەشێکی زۆریش لە شانۆکاران بوونە خاوەنی خەڵاتی ئەم فێستیڤاڵە جوان و تایبەتە. ڕێوڕسمی کۆتایی دووەمین فێستیڤاڵی شانۆی شەقامی زاب لە پیرانشار و لە پارکی خەیان بە ئامادەبوونی بەرپرسانی شار و هۆگرانی هونەر کۆتایی پێهاتوو شانۆکاران خەڵات کران. بە شانازیەوە ڕادەگەێنم کە دوومین فستیڤاڵی شانۆی سەرشەقامی شاری خانێ بە بەشداربووی 22 ئەسەر 22 نەمایش درانە جەشنوارەی لەو 22 9 ئەسەری بەرتەر ئینتخاب کران بازبینی کران دووسێ هەفتە لەوەی پێش بازبینەکان خلاص بوو و گەیشتنە مەرحەلەی ئیزراح چەندین شاری گەورە و هونەری بەرتەری هونەرمەندانی و شارەی بەشدار بوو وەک پیرانشار، نەغەدا، ڕەزایە، بۆکان، تکاب، چایپارە. ئەمە میوانداری هەفتە هەشتادانە لە هونەرمەندانی گەورەی ئەو شارەمان کرد بە ماوەی 3 ڕۆژان تاریخی 3 و 5 مهرێ. ئەو ڕۆکانەش ڕۆژی کۆتایی ڕۆژی اختتامیەتی هومێدن هەیە کە بتوانین ساڵی ئایندە زیاتر لەوەی پەڕی پێ بدەین. بۆیە ناوەڵام تێکەڵی نەیکردووە بۆیە ناوەڵام تێکەڵی نەیکردووە شیوەنی من دوومین فستیڤالی ئوستانی زابکە لە پیرانشار بەڕێوە دەچێ زۆر ڕووداوێکی باش و هونەریە و دەتوانم هەتا بڵم حاڵەتێکی میلی هەیە چون ئەو خەڵکی ئاشنا دەکا پەیوەندیەکان بەرقەرار دەکات لەگەڵ خەڵکەکان ئێشتبات لەگەڵ شارەکانی دیکە هونەرمەندەکان و خەڵکی لەگەڵ شانۆ ئاشنا دەکات وە شانۆکانیش هەموو وەرگیراو لە ژیانی ئەو ڕۆژمەڕەی خەڵکیە. مەسەلەن چەندین شانۆم دیت کە واخان دەردی خەڵک بوو تەلاقە، بێکاریە، ئێتیادا، ئەو کای مهاجرەتە، سوزانم زۆر شتی دیکەی تێدا تەنگ لەگەڵ ژیانی خەڵکە و خەڵکەکەش زۆریان پێخۆشە ئیستیقبالیان لێکرد و زۆر شتی لێ فێر دەبن. ئەم فێستیڤاڵە بۆ ماوەی 3 ڕۆژ بە بەشداری شانۆکارانی شارەکانی پیرانشار، نەغەدا، ورمێ، بۆکان، تیکاب، چایپارە و ماکۆ بە نمایشکردنی نۆ بەرهەم لە شاری پیرانشار بەڕێوە چوو. بەنێوی خوددا من یۆسف فەتحی سەرپەرست و کارگەردانی گروپی شانۆی هونەری شاری بۆکان کە بەکارێک بەنێوی ژیانەوە شانۆی ژیانەوە لە دووەمین فستیڤاڵی شانۆی سەرشەقامی زاپی پیرانشار بەشدار بووین. هەر لێرەوە زۆر تەشەکر دەکەم لە بەڕێوەبەرانی ئەو فستیڤاڵە. بەڕاستی ئاستی فستیڤاڵەکە زۆر باش بوو، کارهایەکی جوانماندی کەسبی تەجروبەمان کرد، دەستیان خۆش بێ ماندوو نەبنەوە. وا دیارە ئەو ساڵ دووهەمین خولی فستیڤاڵی شانۆی سەرشەقامی زاب دەستی پێکرد و ڕاستەوخۆ لەسەر شەقامەکان ئیجرا کران. ئەمن بە عنوانی ئەکتەر لە کاری ڕەنگە بگەڕێمەوە بە نووسەری کاکسامی حەبیب پەنا لە شەقام ئیجرای ئەڤڵ لە خیابانی شۆڕا و ئیجرای دووهەمی داوەری لە پارکی کودک بەڕێوە چوو. شکری خوددا بە پێشوازەیەکی جوانی خەڵک ڕوبەڕوو بوو و فیدبەکێکی موسبەتی هەبوو. کێشەکانی کۆمەڵگە لە بوارەکان و زیانەکانی مادەی هۆشبەر، جیابوونەوەی ژنان و پیاوان و کێشە کۆمەڵایەتیەکان لەم فستیڤاڵەدا و لە نێو شانۆیەکاندا ڕەنگیاندابەوە. دوای تەواوبوونی شانۆی سەرشەقامی زاب، شانۆگەران لەلایەن لیژنەی دادوەریەوە خەڵات کران. دیارە ئەو ساڵ بوو ئەمە بۆ دووەمین با لە شاری پیرانشار شایدی بەرگوزاری جەشنوارەی شانۆی سەرشەقامی پیرانشار بووین بە نێوی زاب کە بۆ دووەمی ساڵە بەڕێوە دەچێت. خۆشبەختانە هەم لەلایەن هونەرمەندان هەم لەلایەن خەڵک و پێشوازێکی زۆر باشی لێکراوە. ئینشاڵڵا ئەو جەشوارە بۆ هەم کە شور و نشات و خۆشی خەڵکی و
ئاوەدانی شاری ئینشاءالله بۆ ساڵەکانی دیکە شار بەڕێوە بچیت. امیدوارم به جزئیات بیشتر توجه کنن اگر ابزاری مستلزم کار